وەک ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە شێوازێکی هێمنانە و بە چەندین ڕێگەی جۆراوجۆر دەنگی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکانمان گەیاندووەتە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بەلایەنی حکومی و حیزبیەوە. بەڵام وەک کاری هەمیشەیان بێدەنگ بوون لە ئاست ماف و داواکاریەکانی سەرجەم چینەکان بەگشتی و چینی دەرچوانی دانەمەزراو بە تایبەتی. ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو مۆڵەت یەک هەفتە دەدەینە لایەنی پەیوەندیدار بۆ جێبەجێکردنی سەرجەم داواکاری و بەدیهێنانی مابەڕەوەکانمان لە ئەگەری وەڵام نەدانەوان بە شێوەیەکی جیاوازتر لەسەر جەمشار و شارژەکانمان گرتن و خۆپیشاندانی سەرتاسەری ڕادەگەین. داواکارەکانمان لە دوو خاڵا چڵ کردوێتەوە. خاڵ یەکەم دابینکردنی بودجەی تایبەت لە پڕۆژە یاسای بودجە بۆ ساڵی 2022 بۆ دامەزاندنی ساڵانەوە نوێ بە شێوەیەکی دادپەروەرانە. خاڵی دووەمان بڕینەوەی دەرماڵەیە بۆ ئەو دانەمەزراوانی کە لە کەرتی حکومی و ناحکومی هەلی کاریان بۆ نەڕەخساوە و بە جۆرێک کە 150,000 دینار کەمتر نەبێت تا ئەو کاتی دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت.